من ناوم بەخشین سەرکەوتە تەمەنم 14 ساڵە لە تەمەنی 10 ساڵیەوە دەستم کردووە بە وەرزشی کاراتی وەرزشێکی زۆر باشە زۆر سەرکەوتونکایە بەشداری چەندین بتوڵەم کردو چەندین مەدالیا و کاسم هەیە لە ماڵەوە دیارترینیان بتوڵەی ئێران بوو کە تێیدا توانین پلەی یەکەم بەدەست بێنن لەسەر ئاستی 13 وڵات نادیە لەبجەش توانین بێ بە سێم لەسەر ئاستی هەر 13 وڵاتەکە و بەشداری چەندین بتوڵەی ناوخۆم کردووە دیارترینیان کە لە ناوخۆیان کرابێت بتوڵەی عێراق بوو کە توانین پلەی یەکەمین بەدەست بێن و ناوم بچێتە منتەخەبی عێراقەوە و کۆتا بتوڵەکە بەشداریمان تیا کرد بێت بتوڵەی هەولێر بوو کە توانین پلەی سێم بەدەست بێن و ئاستێکی زۆر باش و پێشکەش کرد وەرزشی کاراتی ڕاستە لە دەرەوە کەس هەنێک کەس هەیە قسەی لەسەرەکە بەڵام من لەبەرەوەی سەرکەوتن لە وەرزشەکەیە ئەو قسانەی ئەوان هەنمێن بۆ ئەوی زیاتر بەردەوام من لە سعات 2 تا سعات 4 تەمرینەکەم و کە لە تەمرین تەواو بم دەروونم زۆر ئارامە بێتەوە مێشتێکی سافمە بێ و لەشێکی تەندروستمە بێ و دایک و سوپاسی دایک و باوکمەکەم کە پشتگیرێکی زۆر باش من بە هەمان شێوە خاڵەکانم مامەکانم پورەکانم زۆر هەرمەیەن بۆ ئەم وەرزشە زۆر پشتمەگرن و هەر بە پشتگیری ئەوان کە توانیمە بەشداری چەندین بتوڵەکەم و ئاستی باش بەدەست بێت لە کۆمەڵگای ئێمە عادەتەن کچ بە لاوەزدانن بەڵام وانە بە وەرزشی کاراتیا فەرقی نییە کە هاتیتە ناو کاراتی وەکو وایە کە تازە لەدایک بیتەوە لەبەرەوەی هەموو کەسێ یەکەم جار خراپ بووە دوایکە بەرەو باشترین ئاستە ڕوا و ئەو کەسانی کە لە ماڵەوە من گرنگی ئەوتانەیەمێکەوە دەستکەم بە وەرزشی کاراتی ئەگەر سەرکەوتو نەبوون گلەی نەبوون بکەن